بەڵێن ئەدەم ئەمە وەکو ئەرک و بەرپرسیارەتێک سەیری بکەم نەک وەکو پلە و پۆستێک لە دوای ئەوەش ئەمەی خۆمتان پێ بناسێنم من ناوم چیایە چیا قاسم ماوەی 15 ساڵە لە بواری ئەندازیاری ئیشەکە ماوەی 13 ساڵە لە سەرۆکاتی شارەوانی هەڵەبجەم و بەکالۆرەسم لە ئەندازیاری هەیە وەکو وتم و شهادەی نێودەوڵەتیم هەیە لە بواری بەڕێوەبردن لە وڵاتی یابان شهادەی نێودەوڵەتیم هەیە لە بواری بەڕێوەبردن لە وڵاتی ئەڵمانیا هەستم کردووە کە ئێستا قۆناغێک کە ئەتوانم خزمەتی شارەکەم بکەم و بەڵێن ئەدەم پشتیوان بەخوای گەورە ئەوەی لە تواناما بێت بە دەستپاکی و بە دڵپاکی و بەو خیبرەیە کە کۆم کردەوە لە مای ئەم 15 ساڵەیە بتوانم خزمەتی گەشتوگوزاری هەڵەبجە بکەم ئەو تەمەنا ئەکەم 4 ساڵی داهاتوو لە کۆبوونەوەیەکی ئاوهایە بە ڕووسوری بێمە بەرامبەرتان شانازی بەو دەستکەوتانەوە بکەم کە کردومە شانازی بەو پرۆژانەوە بکەم کە جێبەجێم کردووە